بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا واني فقه قيشتي نواني بستوهشت درسي أمر من باس لا نواجي بجماعة حكمكي وهروها خير پاداشتەکەی بۆ ئەو کەسەی کە نوێژ بە کۆمەڵ دەکات لە ڕۆژی دواییدا. نوێژی بە جەماعەت و بە کۆمەڵ بە تایبەتی بۆ پیاوان لە نێوان زانایاندا جیاوازی تێدایە کە هێندێکیان دەفەرموون واجبە هەر کەسێک کە نزیک بێت لە مزگەوت و دەنگی بانگ ببیستێ نوێژەکانی بە جەماعەت بکاو و ئەگەر نەچوو تەواو بە تاوانبار و گوناهبار حساب دەکرێ و تەنانەت هێندێکیان دەفەرموون نوێژەکەشی قبوڵ نابێت ئەگەر بە جەماعەت نەیکا. هێندێکی کە دەفەرموون فەرزی کیفایەیە، یعنی ئەگەر لە شوێنێک لە ئاوەدانیەکدا بانگ نەدرێت و مەجموعەیەک خەڵک نوێژی بە کۆمەڵ نەکات و بە جەماعەت نەکا هەموویان بەیەکەوە گوناهبار دەبن، بەڵام ئەگەر خەڵکێکیان کردی واجبەکە لەسەر هەموویان لادەچێ. بەڵام بەشێکی زۆر وە جومهوری عولەما ڕەئیان وایە کە نوێژی بە جەماعەت و بە کۆمەڵ سوننەتێکی موئەکەدەی زۆر زۆر دووپاتکراوە و تەئکیدکراوەیەوەیە لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هەتا بکرێ و ممکن ببێ ئینسان ئەگەر بەتەمای ئەجری زۆر و پاداشتی زۆر بێت و وەک دەڵێ بتوانێت بگاتە مزگەوت و ئەو شوێنەی کە نوێژی بە جەماعەتی تێدا دەکرێت و دەنگی بانگ ببیستی بەبێ گومانی پاداشتەکەی زۆر گەورەترە و چاک وایە بەبێ عوزر ئینسان لەدەست خۆی نەدا. سەبارەت بە گەورەی و خێری نوێژی بە جەماعەت چەندان فەرمودەی پێغەمبەر هەن صلی الله علیه وسلم، بەڵام هەندێک لە فەرمودەکان بە نمونە باز دەکەین. یەک لە فەرمودەکانی ابن عومەر، عەبدوڵای کوڕی عومەر بۆمان دەگێڕێتەوە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم کە فەرموویەتی صلاة الجماعة أفضل من صلاة الفرد ب27 درجة. فەرموویەژێک ئەگەر بە کۆمەڵ و بە جەماعەت بکرێ خێرەکەی زیاترە لە نوێژێک کە بە تەنهایی دەکرێ بە 27 پلە. واتە هەر نوێژێک بە کۆمەڵ کردت جیاوازیەکەی لە ڕووی پاداشتەوە 27 دەرەجەیە لەگەڵ نوێژێکی تەنیایی. فەرمودەیەکی کەمان هەیە ئەبوو هورەیرە بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی صلاة الرجل في جماعة، نوێژی پیاوان کاتێک کە بە کۆمەڵ و بە جەماعەت دەیکەن تضعف على صلاته في بيته وسوقه، گەورەترە و پاداشتەکەی زیاترە لە نوێژێک کە لە ماڵەکەی خۆیدا دەیکا یا لە بازاردا دەیکا بە تەنها بە 25 ئەوەندە ئەو خێرەشکەی دەست دەکەوێت. دەفەرمێ وذلك إذا توضأ، وذلك أنه إذا توضأ، ئەو پاداشتەی ئەو کاتەی دەست دەکەوێت کە کاتێک کە دەستنوێژ دەگرێت بەڵام فأحسن الوضوء، بە جوانترین دەستنوێژ، ثم خرج إلى المسجد، پاشان دەڕواتە دەرێ بۆ مزگەوت، لا يخرج إلا للصلاة، تەنها بۆ نوێژ دەچێت، لم يخط خطوة إلا رفعت له بها درجة، هەر هەنگاوێک هەڵی دێنێ لێک لای خوای گەورە بەرز دەبێتەوە، وحطت عنه بها خطيئة، و هەر بە یەک هەنگاوە گوناهێکیشی لێ ڕەش دەبێتەوە. یعنی هەر هەنگاوێک کە بەرەو مزگەوت و جەماعەت دەینەی دوو قازانج دەکەی، قازانجێکیان لێکت بەرز دەکاتەوە، لەلایەکی دیکەش هەر هەمان هەنگاو گوناهێکت لێ ڕەش دەکاتەوە. فإذا صلى، ئەگەر نوێژەکەشی بە جەماعەت کرد لم تزل الملائكة تصلي عليه، مەلایکەتەکان بەبەردەوامی سەڵەواتی لەسەر لێ دەدەن، یعنی بۆی دەپاڕێنەوە دوعای بۆ دەکەن لەخوا مادام في مصلاه ما لم يحدث، مادام لەو شوێنەیدا دەمێنێتەوە کە نوێژی تێدا کردووە و تێیدا بەدەست نوێژەوە ماوەتەوە و قسەیەک ناکە کە پەیوەندی بە نوێژەوە نەبێت و جیاواز بێت شتی دنیایی، مەلایکەتەکان دەڵێن اللهم صل عليه، خوایە سەڵات و سەلام و میهرەبانی خۆ ئاشتی و تەبایی و
ڕەحمەتی خۆتی بەسەردا ببانێرە اللهم ارحمه خوای بەزەید پێدا بێتەوە پاشان ولا يزال في الصلاة بەردەوام وەکو ئەوەی وایە ئەو کەسە لە ناو نوێژەدا بێت من تەضەڕ الصلاة تا ئەو کاتەی لە چاوەڕوانی نوێژەدا کەواتە ئەجری نوێژی بە جەماعەت تەنها نوێژەکە نییە ڕۆیشتنەکەت هاتنەوەکەت دانیشتنەکەت لەوێ و هەروەها چاوەڕوانکردن و و هەمووی بە عیبادەت حسابە و هەمووی پێغەمبەری خوا ئەمن نابینام بۆ خۆت دەزانی و هیچ کەسێکیش نییە کاتی نوێژەکان دەستم بگرێت داوای لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کە مۆڵەتی پێ بدانێتە جەماعەتی لە ماڵی خۆی نوێژەکان بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرەتا ڕێگای پێدا بەڵام کە پیاوە شوێرەکە ڕۆی و پێغەمبەری بەجێهێشت صلی الله عليه وسلم پێغەمبەر بانگی کردەوە گوتی هل تسمع النداء في الصلاة فەرمووی ئایا کاتی نوێژان دەنگی بانگ دەبیستی گوتی نەعەم گوتی بەڵێ فەرمووی فەئەجیب کەواتە وەڵامی بانگەکەت بدەوە کوێرێک کە کەس نییە دەستی بگرێ مادام گوێی لە دەنگی بانگە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ڕوخسەتت نییە ڕێگات پێ نەدراوە لە ماڵەکەتدا نوێژێ بکەیت دەبێت جوابی بانگەکەی بدەیەوە جوابی حەی عەلە الصەلاة حەی عەلە الفەلاحەکەی بدەیەوە بەبێ گومانی ئێمەی چاوساخ و ئێمە کە لە مزگەوتەکان نزیکین کە ڕێگا و بانەکانمان خۆشن تەختن هەر کامێک لە ئێمە لەوانەیە بە نەعلێک بتوانێت ئەگەر چاویشی بنووقێنە بکاتە مزگەوت لە گەڵبوونی ئەو هەموو مزگەوتانەدا بەبێ گومانی کەمتر خەمین ئەگەر نوێژەکانمان لە ماڵدا بکەین ئەگەر گوێمان لە دەنگی بانگ بێت و جوابی بانگ نەدەینەوە و ئەگەر حەی عەلە الصەلاة و حەی عەلە الفەلاح هاتن خۆمان لە تەنبەڵی دەین و هەروەها بە خێرایی و بە تەنبەڵی لە ماڵی خۆماندا نوێژ نەکەین و ئەسڵەن پێمان وانە بێت کە بانگەکە بانگی ئێمە دەکرێت فەرمودەیەکەمان هەیە کە هەر ئەبو هورەیرە دەجێڕێتەوە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی والذی نەفسی بیەده سوێن بەو کەسەی گیانی منی بەدەست لەقەد هەمەمت ئەن ئامڕ بحەطەب یعنی بە خەیاڵم داهات فەرمان بکەم کە داری وشکم بۆ کۆ بکەنەوە ئەوجار کە دارەکانیان بۆ هێنام کەسێک لە شوێنی خۆم بکەم بە ئیمام بۆ خەڵکی و خەڵکانێکیش پیاوانێکیش لەگەڵ خۆم ببەم بچم بەو دارە وشکانە ماڵ بەسەر ئەو کەسانەدا بسووتێنم کە گوێیان لە دەنگی بانگە و نایانە مزگەوت دەنگی بانگ دەبیستن و نایانە مزگەوت لە مزگەوت نزیکن و بەڵام لە جیاتی ئەوەی بێن لە مزگەوتدا نوێژێ بکەن لە ماڵەکەی خۆیاندا نوێژێ دەکەن کە بەبێ گومانی ئەوەش هەڕەشەیەکی گەورەیە لەو کەسانەی کە نوێژەکانیان بە جەماعەت دەفەوتێنن فەرمودەیەکی کەمان هەیە کە ئیبن مەسعود خوا لێ ڕازی بێت بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من سره أن يلقي الله تعالى غدا مسلما هەر کەسێک پێی خۆشە حەزی لێ بەیانی کەمر بە مسلمانی بکاتەوە بەخوا فليحافظ على هؤلاء الصلوات با پارێزکاری لە ئەنجامدانی ئەو نوێژانە بکە حيث ينادي بهن ئەو کاتێک کە بانگیان بۆ دەدرێت و ئەتۆیان بۆ بانگ دەکرێت فإن الله شرح لنبيكم فإن الله شرع لنبيكم بێگومان خوای گەورە دایناوە بۆ پێغەمبەرەکەتان سنن الهدى ڕێباز و ڕێگای ڕاست و ڕێنمونی کراو وإنهن من سنن الهدى بێگومان نوێژەکان یەکێکن لە ڕەچە و ڕێگا و ڕێبازە ڕاستەکان ولو أنكم صليتم في بيوتكم ئەگەر ئێوە نوێژەکانی خۆتان لە ماڵەکانتاندا بکەن لە جیاتی ئەوەی بێن لە مزگەوتێتا بیکەن كما يصلي هذا المتخلف في بيته وەکو چۆن ئەو دواکەوتوانە لە جەماعەت نوێژەکانیان لە ماڵێ خۆیاندا دەکەن ئەوە لە تەرەکتم سنة نبيكم ئەوە ئێوە واستان لە ڕێباز و ڕێچکەی پێغەمبەرەکەتان هێناوە ولو تەرەکتم سنة نبيكم و ئەگەر ئێوە وازیش لە سنەت و ڕێبازی پێغەمبەرەکەتان بێنن لەضەلەلتم دڵنیابن ئێوە گومڕا دەبن ولقد رأيتنا وما يتخلف عنها إلا منافق معلوم النفاق ئێمە نابینین وەوا نازانین
هیچ کەسێک لە نوێژی بە جەماعەت و بە کۆمەڵ دوا بکەوێت تەنها ئەو کەسانە نەبێت کە منافقێکی ڕاست و ئاشکران و وەنیفاق و دووڕوویەکەشیان دووڕووی و نیفاقێکی ئاشکرایە. جا دەفەرمێت وەلەقەد کان الرەجل یؤتی بها یهادی بین الرەجل کە سەحابە گوێیان لەو فەرموودەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەوجار بەپەلەو بەڕاکردن کە بانگ دەدرا بەرەو مزگەوت دەهاتن هەتا لەناو ڕیزەکاندا شوێنی خۆیان وە جێگای خۆیان دەکردەوە و نوێژیان بە جەماعەت دەکرد. ئەوەش وەک دەڵێ ئاگادارکردنەوەیەکی زۆر گەورەیە کە نوێژە فەرزەکان میعراج و بەرزبوونەوەی ئینسانن لەگەڵ خوای پەروەردگار. بانگەکان بانگدانەکان بۆ ئێمەن کە پێمان دەڵێن حەی عەلە سەلا وەرە نوێژکە، حەی عەلە الفەلاح وەرە سەرفراز بە، وەرە نوێژکە، نوێژەکەش لە بەرخاتر خۆمانە. تا لە کاتی نوێژەکەدا پەیوەست بین بەخواوە و گفتوگۆ و قسە لەگەڵ خوای پەروەردگاردا بکەین و ئەو پەیمان و بەڵێنەی کە داومانە لەگەڵ خوا جێبەجێکەین و ئەو پەیمانەی کە خوای گەورەش داویەتی بە ئێمە بەدەستی بێنین و لە سیفەتی نیفاق و دووڕوویی ڕزگارمان ببێ گومانی ئەو کەسانەی نزیکی مزگەوتن و نزیکی ئەو شوێنن کە بانگی لێ دەدرێت و لە ماڵی خۆیاندا با نوێژەکانیشیان بکەن بە تایبەتی پیاوان ئاگادار بن جۆرێک لە نیفاق و جۆرێک لە دووڕوویی و نیفاق و دووڕوویەکی ئاشکراشە تەمبەڵیکردن لە چوونە مزگەوت و لە چوونە نوێژی جەماعەت و بە کۆمەڵ. ئەبوو دەڕدا خوا لێ ڕازی بێت دەفەرمێت سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول بيستم لبيغمبري خوا صلى الله عليه وسلم كدي فرمو ما من ثلاثة في قرية ولا بدو هیچ سێکەسێک نین لە ئاوەدان یەکدا بژیان یا لە شوێنێکی نیشتە جێبووندا بوون لا تقوم فيهم الصلاة کە نوێژی تێدا بەرپا نەکرێ، نوێژی تێدا بەرپا نەکرێ، یعنی نوێژی جەماعەت تێدا نەکرێ بەیەکەوە نوێژێ نەکەن إلا قد استحوذ عليهم الشيطان بدڵنیاییەوە ئەو سێکەسە کە لە شوێنێک و جەماعەت ناکەن بەیەکجاری شەیطان بەسەریاندا زاڵ بووە. فعليكم بالجماعة پێغەمبەر فەرمووی ئاگاتان لێی بێ نوێژەکانتان بە کۆمەڵ و بە جەماعەت بکەن فإنما يأكل الذئب من الغنم القاصي بێگومان گورگ لە مەڕی دابڕاو دەخوا. شەیطان لەو کاتانەدا زەفەرت پێدا بە لەو کاتانەدا فێڵت لێ دەکات کە دابڕاوی لە خەڵکی دابڕاوی لە کۆمەڵی مسلمانان هەتا زیاتر لەگەڵ مسلماناندا بی هەم لە نوێژ بێگومانی هەم لە ئیش و کاریش و ئیش و کاری خێر کە بە جەماعەت و بە کۆمەڵ دەیکەی بە بێگومان بەرەکەت و ئەجر و پاداشتیشی زیاترە، بەرهەمی دنیای زۆرترە و ئەجری قیامەتیشی زیاترە. هەر نوێژ بکە بە پێوەر، نوێژێک بە تەنها دەیکەی خێری نوێژێکت گەیشتۆتێ، نوێژێک بە جەماعەت دەیکەی وەکو طبعاً 27 ئەوەندە یا 25 ئەوەندە ئەجرەکەی زیاترە. بابەتێکی دیکە طبعاً ئایا ئەو فەرمودانە بۆ ئافرەتانیشە بەبێ گومانی هەموو ئەو خێر و پاداشت و ئەجرەی کە خوای پەروەردگار لە نوێژی جەماعەتدا بۆ پیاوانی داناوە بۆ ئافرەتانیش هەمان ئەجر هەمان خێر هەیە، بەڵام وەکو چاکە و فەڵێک کە خوا لەگەڵ ئافرەتانی کردووە ئەو هەڕەشە و ئەو سزانەی کە بۆ پیاوان دانراون لە تەرکی جەماعەت و لە نەچوون بۆ مزگەوتدا لەسەر ئافرەتان نین کە بەبێ گومانی بارودۆخی ئافرەتان تۆزێک سەختترە قورسترە و زەحمەتتر بۆیان دەگونجێت بست لە مزگەوتەکان. بەڵام ئەگەر چوون بەبێ گومانی هەموو ئەو فەرمودانەی کە باسی ئەجر و پاداشتی چەند ئەوەندەی نوێژی بە جەماعەت دەکەن ئافرەتانیش تێدا شەریکن، بەڵام هەڕەشەکان وە سزاکان زۆربەی تایبەتن بە پیاوانەوە بە دلیلی کۆمەڵێک فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە عولەما دەفەرمون طبعاً دروستە ئافرەتان بچنە مزگەوتەکان و ئامادەی نوێژی بە جەماعەت بن، بەڵام بەمەرجی ئەوەی خۆیان بپارێزن لە شێوە خۆڕازاندنەوە و دەرخستنێک کە ببێتە مایەی جوڵاندنی هەستی خۆیان و وەڕەگەزی بەرامبەریان بە جلێکی داپۆشرا و دوور لە زینەت و جوانی زیادە و هەروەها بەبێ بۆن خۆشکردن و بۆن لە خۆدان بە شێوەیەکی وەکوتم شەرعیانە بێ ئەوەی تووشی تاوان ببن بۆ خۆیان و کەس لێیانەوە تووشی تاوان ببێ. جاری وهای ئافرەتەکە لەوانەیە بۆ خۆی زۆر
پارێزراو بێ تووشی هیچ گوناهێک نەبێ بەڵام دەزانێ پیاوانێک بەهۆی ئەوەوە تووشی نەزەر دەبن یان تووشی جوڵانی حەز و غەریزە دەبن دەبن لەو حاڵەتانەدا ئافرەتان ئەگەر نەچنە مزگەوت و لە ماڵی خۆیاندا نوێژێ بکەن خی گەورە فەضلی لەگەڵ کردوون خێریان زیاترە بەتایبەت ئەگەر لە ماڵێدا نوێژەکانیان هەر بە جەماعەت بکەن لەگەڵ هاو ئەوەکانی خۆیان ئەوانەی لەگەڵیاندا دەژێن بەڵام پێغمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تمنعوا النساء أن يخرجن إلى المساجد ڕێ نەگرن لە ئافرەتان ئەگەر ویستیان بچنە مزگەوتەکانەوە بۆیە هیچ پیاوێک لەو پیاوانەی کە خۆی بە موسڵمان دەزانێ ڕێگەی پێ نەدراوە ڕێگە لە خێزانی لە خوشکی لە کچی بگرێ بۆ چوونە جەماعەت و بۆ چوونە مزگەوت ئەگەر خۆی بە موسڵمان دەزانێت وەکو گوتم بە مەرجی ئەوەی کە ئافرەتەکە پارێزراوە بێت تووشی گوناه نەبێ خەڵکی تووشی گوناه نەکا بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئاسانکاری دەفەرمی وەبیوتهن خەیر لەهن ماڵەکانیان بۆیان چاکترن لە مزگەوتێ خێریان زیاتر دەگاتێ بەتایبەت ئەگەر لە ماڵەدا نوێژەکان بە جەماعەت بکەن لەگەڵ خوشکەکانیان یاندا خوشک بەیەکەوە چی لەگەڵدایە ئەبوو هورەیرە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لا تمنعوا إماء الله مساجد الله وليخرجن كفلات دەفەرمێت ئافرەتان قەدەغە مەکەن لە مزگەوتەکان بەڵام ئەگەر ویستیان بچنە مزگەوت و جەماعەت بکەن با بۆنی خۆش لە خۆیان نەدەن و خۆیان نەڕازێننەوە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ أيما امرأة أصابت بخورا هەر ئافرەتێک بۆنی لە خۆیدا فلا تشهد معنا العشاء الآخرة با لەگەڵمان ئامادەی نوێژی شەوێ نەبێ یان نوێژی کۆتایی نەبێت بەتایبەتی نوێژی عیشا نوێژێک کە لە تاریکاییدایە چونکە لە تاریکاییدا ئەگەر ئافرەتەکەش نەبینرێ بۆنەکە دەڕوا بۆنی ئافرەتانیش عادەتەن دیارە لەوانەیە کاریگەری سلبی و خراپی هەبێت لەسەر خۆی و لەسەر دەوروبەریش بۆیە بە هیچ شێوەیەک تەبەن ئافرەت بۆی نییە بۆ مزگەوتێ تەوان بۆ شوێنی کەش هەروایە بەڵام بەتایبەتی بۆ مزگەوت کە بۆ ئەجر دەچێت و بۆ پاداش دەچێت دەبێت عەبایەکی باش و جلێکی شەرعی بێ بۆن و بێ ڕازاندنەوەی زیادە هەر کاتێک دڵنیا بوو لەوەی کە تووشی هیچ گوناهێک نابێت و هیچ تاوانێک نابێت بەڵێ دەتوانێت بچێت هیچ کەسێکیش ناتوانێت ڕێی لێ بگرێت بەڵام ئەگەر لە ماڵی خۆشیدا نوێژی کرد بێگومان هیچ گوناهی ناگاتێ وخوای گەورە بە فەضلی خۆی خێریشی زیاتر بۆ دەنووسێ یەکێکی دیکە ئیمامی دەفەرمون ئافرەتێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئینی ئوحب الصلاة معك دەمەوێت نوێژ لەگەڵ تۆ بکەم پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دەزانی نوێژ کە لە ماڵی خۆتدا بیکەی خێرەکەی چاکترە لەوەی کە لە مزگەوتێکدا بیکەی لەگەڵ قەومەکەی خۆتدا و هەروەها ئەگەر لە مزگەوتی قەومەکەی خۆت یعنی ئەو مزگەوتەی کە لێتەوە نزیکە نوێژەکەی بکەی چاکترە لەوەی کە بچکە مزگەوتێکی دوورتر کەواتە بۆ ئافرەتان لە ماڵی خۆیاندا نوێژ بکەن خێریان زۆرتر دەگاتێ بەتایبەت ئەگەر نوێژەکانی ماڵیان بە جەماعەت بێ لەنا ئەگەر بە جەماعەت لە ماڵێدا نوێژی دەست نەکەوت و مزگەوتی لێ نزیک بوو دڵنیاش بوو لەوەی نەخۆی تووشی تاوان دەبێت و نەکەسیش لێەوە تووشی تاوان دەبێت بێگومان بچێتە مزگەوتێ چاکترە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پیاوانی فەرموو ڕێیان لێ مەگرن ئەگەر چونە مزگەوت کارێکی خراپ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو مێنە مزگەوتێ یان ئافرەت بۆی نییە بێتە مزگەوتێ و کات هیچ ئافرەتێک لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم نەدەچوە مزگەوت بەڵام هەمومان دەزانین و هەموو نوێژێک بە نوێژی بەیانیشەوە بە نوێژی عیشاشەوە کاتی خۆی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتان نوێژی بە کۆمەڵ و بە جەماعەتیان کردووە لە ناو یەک مزگەوتیشدا تەنانەت مزگەوتی جیاشیان نەبووە شوێنی جیاشیان نەبووە و لە بینی پیاوان و لە بینی ئافرەتانیشدا هیچ پەردەیەک نەبووە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئافرەتان ئەگەر بکەونە ڕیزی پشتەوە بۆی لە پیاوانەوە دوور بن تەوان پشتەوەیان بۆ چاکترە لە پێشەوە و پیاوانیش هەتا چووبانە ڕیزی پشت پێشتر چاکتر بوو لە ڕێزی دوای بۆی لە یەکتر نزیک نەبندەنا لە بینی ئافرەتان و لە بینی پیاوانیشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم پەردەشی نەگرتووەوە پیاوان لە پێشەوە بوون دواتر منداڵان دواتر ئافرەتان و لە یەک حرەم
و لە یەک مزگەوت بەبێ دیوار بەبێ پەردە ئەوانە هەموویان بەڵگەن لەسەر ئەوەی کە ئەجر و پاداشتی نوێژی بە جەماعەت بۆ ئافرەتانیش هەمان ئەجر و پاداشتی پیاوانە، بەڵام ئاسانکاریەک کە بۆ ئافرەتان کراوەکە ئەو هەڕەشە و ئەو سزایانەی کە بۆ پیاوان دانراون بۆ ئافرەتان دانەنراون و ئەو ئەجر و پاداشتەی لە مزگەوتێ دەستیان دەکەوێت لە ماڵی خۆشیان دەستیان دەکەوێت. ئەوەش فەضلی خوای پەروەردیگارە و شوکری خوای پەروەردیگاری دەوێت و بەڵگەیە لەسەر گەورەی ئافرەت لای خوا و لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.